بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەمساڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی بەرچاوتر بە مەبەستی گەشت و گوزار و لە کۆماری ئیسلامی ئێران دەکەن. بەپێی زانیاریەکانی پەیام تەنیا لە دەروازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانەوە ڕۆژانە نزیکەی 4000 گەشتیار دەچنە وڵاتی ئێرانەوە. والله من لە بەردەڕەشەوە دێم لە بادینان بە تەمامە سەفەر بکەم بۆ ئێران. والله هەر بۆ خۆشی و حەز دەکەم ئێران ببینم و بچم لە فەڕێک بکەم و بێمەوە. کاکە لەگە برادران چوین گەشتمان کرد لە ئێران چار برادر بووین چوینە لای شیمال سەیرانمان کرد و گەڕاینەوە بۆ کوردستان. وەڵام برادرمان لەو دیوێ سیارە هەیە دەچینە لەگەوی سواری سیارە دەبین ئەمە حیسابی پارۆمارە ناکەین ئەمە چا برادرین یەکە و دوو وەرەقەیە سێ وەرەقەیەوە دەچی دەگەڕێنەوە دوایە بە ئەشاش دەدەین ها ئەشاشەوە پێمانە سێ وەرەقەشمان سەرف کردەوە 6 ڕۆژەوە لەوێن دەرین. دابەزینی نرخی دراوی تومەنی ئێرانی و پێدانی ڤیزای بێ بەرامبەر بە گەشتیارانی هەرێمی کوردستان دوو هۆکاری سەرەشی گەشتکردنی بە لێشاوی هاوڵاتیانی هەرێمە بۆ ئەو وڵاتە. هاوکات جیاواز لە گەشتی گەشتیاری هاوڵاتیانێکی زۆری هەرێمی کوردستان بە مەبەستی چارەسەری پزیشکی سەردانی نەخۆشخانەکانی وڵاتی ئێران دەکەن. 4-5 ڕۆژ لەوێن دەرماینەوە سەردانی دکتۆر و شتمان کرد لەوێن دەرێ نرخەکانیان گونجاون دکتۆرەکانیان باشن خەڵکەکەی بەڕێزە ئاو هەواکەی خۆشە. وەڵامە گەشتی سێ برادر بووین بەرەوە بە پیاسات بووین بە سیاحەت چوینە شیراز و ئەسفەهانوانە بەس بۆ بینین شوێن و بۆ ئەو شتانە هەرزانیش باشترێ لە چ وڵاتی ئێمە فەرقی زۆرە فەرقی زۆرە و مەسەلەکە ئەوەیە کە خەڵک ڕوو لێران دەکا وڵاتانی کەش ڤیزە بە زەحمەت دەدەن و بە تایبەتی لەو مەرزەی خەڵکی زۆر ناڕەحەت دەکەن لێرە بە حەوجی پاسەپۆرت لەوەردەگرن ئەوە شتێکی ناڕەحەتیە. والله ئەلێرە ئاباگوێژیان لێبێ هەشەمەی ڕابردوو هاتم سەعات 10 بەیانی لێرە بووم 10 شەوێک دەرچووم لە مەرزەی. ئەگەرچی ئەمریکا سزای هەمەجۆر و گەورەی بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا سەپاندووە و ئەو وڵاتەی تووشی قەیرانێکی ئابووری بێپێشی نەکردووە، بەڵام بەرپرسانی گومرجی هەرێم دەڵێن پەیوەندیە بازرگانیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران زۆر باشە و بەردەوام لە گەشە سەندندایە. بە شێوەیەکی گشتی پەیوەندیمان لەگەر کۆماری ئیسلامی ئێران لەم دەروازانە زۆر باشە و بە تایبەتی لە بواری بازرگانیش یەکێکە لە بابەت هەرە سەرنجەکان کەەوە ئەمە دانوستانمان کرد ئەمڕۆکە تا ڕادەیەکی باش یاری جمزۆری بازیانە ئێوە و کۆماری ئیسلام ئێران پێشکەوتووە. جیاواز لە گەشتی گەشتیاری و پزیشکی قوتابیانێکی زۆری هەرێمی کوردستان ئەمساڵ بۆ خوێندن ڕوویان لە کۆماری ئیسلامی ئێران کردووە. ئەمەش هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ وەرنەگیرانی قوتابیان لە زانکۆکان یاخود نەگەڕانەوەی ناوەکانیان لەو شوێنەی ئارەزویان لێی هەیە. هەروەها بەشێکی سەرەکی هۆکارەکەی بۆ گرانی خوێندن لە زانکۆ ئەهلیەکانی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام دەروازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران.